سۆرانی مام ئیسماعیل هاوسەرگیری کرد بۆچی نایەوێ ڕوخساری هاوژینەکەی دەربکەوێ لە کاتێکدا وێنە و ڕوخساری نێوەی کچی کوردی خستۆتە سەر شاشە و تیڤیەکان ئەو پێشکەشکارەی زۆرترین ڕقنەی تاوەکو ئێستا ڕوبەڕوو کراوە بۆچی کاتێک چاوپێکەوتن لەگەڵ کچە مۆدێلەکان دەکات زۆر دڵخۆش و لێو بەخەندەیە ئایا دەستێکی باڵای هەبووە لە دروستکردنی چە مۆدێل ئەو گەنجەیە سۆرانی مام ئیسماعیل بوو کاتی خۆی لە پرۆگرامی من جیاوازم دەڕەقسی تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵە کەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمادی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. سۆران ئیسماعیل ناسراوە بە سۆرانی مام ئیسماعیل لە ئێستادا تەمەنی نزیکەی 35 ساڵ دەبێتن. خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە و وە ساڵانێکی زۆرە لە باشووری کوردستان نیشتەجێیە. سۆران ئەو گەنجەیەی تاوەکو ئێستا زۆرترین ڕخنەی لێگەیراوە. سۆرانی مام ئیسماعیل بەهۆی پرۆگرامەکانی و شێوازی قسەکردن و پرۆگرام پێشکەشکردنەکانی تاوەکو ئێستاکەش پرۆگرامێکی ڕاجگیراوە و لەبەر هۆکاری ئەوەی شێوازی قسەکردنی و باگەشتکردنی میوانەکانی ئەمەش بۆ جێگای ڕخنە و گلەیی خەڵکێکی زۆر بۆ پرۆگرامەکە ڕاوەستا. سۆرانی مام ئیسماعیل ئەو گەنجەیەی زۆربەی کات دەیبینین لەگەڵ خانمان بە جۆرێکی زۆر جیاواز قسە دەکاتن بووە بازەوەش دەکەن دەستێکی باڵای هەیە لە بڵاوکردنەوەی کچە مۆدێل وەروە تاوەکو ئێستا چەندین ڕخنەی زەقی لێگیراوە ئەو گەنجەیە. با سەرەتا بازەوە بکەین سۆرانی مام ئیسماعیل لەگەڵ چێ ژیانی هاوسەرگیری پێکێناوە و لەگەڵ چ بەنیازە تاوەکو کۆتایی تەمەنەکانی لەگەڵی بیژی. سۆرانی مام ئیسماعیل چەند ڕۆژێک پێش ئێستا وێنەی دەستی خۆی و ئەو خاتونەی بڵاو کردەوە کە لەگەڵی هاوسەرگیری کردووە و وەروها وێنەیەکیشی بڵاو کردەوە بەڵام ڕوخساری ئەو خاتونەی شاردبەوە بەڵام ئەمە زۆری نەخەیان. دوای چەند خولەکێک لە سۆشیال میدیا وێنەی ئەو ئافرەتە بڵاو بوو و ڕوخساریشی ئاشکرا بوو. کاتێک هەموو خەڵک وێنێ ئافرەتەکەیان بینی ئەو ئافرەتەیە بە هیچ جۆرێک لە ناو سۆشیال میدیا نەناسراوە و نە مۆدێلە و نە پێشکەشکارە وا دیارە کەسێکی ئاسایی و بەژانی خۆی بەردەوامە لەگەڵ سۆرانی مام ئیسماعیل هاوسەرگیری کردووە. وەروها ئەو خاتونێ لە ڕوخساری پێدەچێت خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بێ و پیرۆزبایی لە هەردووچیان دەکەن و ژانێکی خۆش و ئاسوودەیان بۆ دەخوازین بەڵام خەڵک پێیان سەیرە. سۆرانی مام ئیسماعیل کەسێکی زۆر ئۆپن ماین دەردەکەوێ کاتێک لەگەڵ کچە مۆدێلێک یاخود لەگەڵ هەل ئافرەتێکی تر لەسەر شەقام بێ یاخود هەر شوێنێک چاوپێکەوتن بکاتن یاخود پرۆگرام بکە زۆر بە کەسێکی ئۆپن ماین ناسراوە و خۆشی ئاوا لە لای خەڵک ناساندووە. ئەی بۆچی لەبەرچی هۆکار چی بوو کە وێنەی خێزانی خۆی نایەوێ بە خەڵک پیشاندا بەڵام لە هەمان کاتدا پێی خۆشە هەموو ئافرەتانی کورد بێنە سەر تیڤی و چاوپێکەوتنیان لەگەڵ بکاتن و وە قسەیان لەگەڵ بکاتن و سۆران یەکێکە لەو کەسانەی و زۆربەی مۆدێلەکان چاردەورەیان گرتو و پێیان خۆشە لەگەڵ سۆران چاوپێکەوتن بکەن بۆ ئەوی بەناوبانگ بن و لە ڕێگەی سۆرانەوە بتوانن جی کلاس و چەندین شتی گرانبەها بەدەست بێنن و ئەوەش نمونەیەکی زۆر زۆر زەقە و هەمووشمان دەزانین وە بینیمانە ئەو خاتونانەی لەگەڵ سۆران چاوپێکەوتن دەکەن زۆربیان ئێستا گەیشتونە ئاستێک کە دەتوانین بڵێن بوونەتە خاوەنی داهاتێکی ئێکجار زۆر زۆر باش کامەش هۆکاری سەرەکی سۆران و ئیشەکەی سۆرانی مام ئیسماعیلی بوو و خەڵکێکی زۆر دەربارەی ئەو کارێ ئەو گەنجەیە ڕخنەیان لێگرتووە. بەڵام لە کۆتاییشدا ئەو تەنها کاری پێشکەشکاری دەکاتن و ئەو کارێک کە پێویستە بیکە ئەوە کارەکەی ئەویش کارەکەی خۆی دەکاتن. بەلایەوە گرنگ نییە چێ بەناوبانگ دەبێتن و چێ بەناوبانگ نابێت و چێ تووشی کیشە دەبێتن و چێ تووشی کێشە نابێتن. وەروەها سۆران ماوەیەک پێش ئێستا و لەوەتی ئەو گەنجەیە دەرکەوتووە هەموو خەڵک بازەوە دەکاتن. کاتی خۆی پرۆگرامێک هەبوو بەناوی من جیاوازم لە کەناڵی زاکرۆس تیڤی گەنجێک لەو پرۆگرامە بەشداری کرد
و ڕاقسەی عەرەبی دەکرد و دەڕەقسی خەڵکێکی زۆر بیریان بۆ لای سۆرانی مام ئیسماعیل چوو و خەڵکێکی زۆر ئەم گەنجەیە سۆرانی مام ئیسماعیلە ئێمەش لێکۆڵینەوەیەکی تۆکمەمان لەسەر ئەو بابەتەیە کرد ئایا ئەم گەنجەیە سۆرانە یاخود کەسێکی ترە کە ئەو گەنجەیە لەو پرۆگرامە بەناوی باڵا خۆی بە خەڵک ناساندە بوو ئایا ئێمەش پرسیمان ئەو گەنجەیە سۆرانە یاخود سۆران نییە بەڵام لە ڕاستیدا بۆمان دەرکەوت ئەو گەنجەیە هیچ پەیوەندێکی بە سۆرانەوە وەدانی و ئەو گەنجەیە سۆرانی و کەسێکی ترە بەڵام زۆربەی کەناڵ و پێیجەکانی سۆشیال میدیا باسییان لەوە دەکرێت کە ئەم گەنجەیە سۆران دێ بەڵام لە لێکۆڵینەوەی ئێمە و لە لێکۆڵینەوەی کلین میدیا ئەم گەنجەیە سۆرانی مام ئیسماعیل نەبوو واروها تاوکو ئێستا ئەو گەنجەیە لە پرۆگرامێکی هەیە و لە کەناڵی نێتیڤی سەرەتای دەست بەکاربوونی تەنها وەکو پێشکەشکارێک نەبوو تەنانەت وەکو کەسێکی ئاسایی بوو لەو کەناڵە دەوامی دەکردوواتە کەناڵی نێتیڤی دواتر کەم کەمە پۆسەکەی بەرز کرایەوە و ماوەیەکیش بینیمان ئەو گەنجەیە وەکو ئەکتەرێکی کۆمیدی دەردەکەوتو و چەند پارچە فلیمێکی کۆمیدی لەو کەناڵە پێشکەش کردو و دواتر وەکو پەیامنێرێک دەستی بەکار کردووە بۆ ماوەیەکی باش لەو پرۆگرامەیە بەردەوام بوو وەروە دواتر وەکو پێشکەشکارێکی مەگەزینی بینیمان لەو کەناڵە و چەندین پرۆگرامی بەجوود پێشکەش دەکرد لەگەڵ شیوانی حەکیم ئاغا بەڵام لە کۆتاییدا بینیمان ئەم گەنجەیە بە شێوازێکی زۆر بەرچاو پێشکەوتو لە کۆتاییدا توانی پرۆگرامێک تایبەت بە خۆی دابنێت و خەڵکی داوت بکاتن بەڵام زیاتر فۆکسی لەسەر ئەو کەسانە بوون کە کەسی نەناسراو بوون ئافرەتی نەناسراو بوون زیاتر بە خەڵکی نەدەناسان بۆ نمونە سەدەف ئەڵماسی ئەو خانمە مۆدێلە بوو هیچ کەسێک ئەو کەسایەتی نەدەناسی قسەیەکی وایان کرد لە ناو پرۆگرامەکە بۆ نمونە من شیر و نۆتێلا دەخۆم بەڵام کچانی باشووری کوردستان تەنها سەر و پێ دەخۆن ئەمەش دەنگدانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا لەبەر ئەم هۆکارە ئەم گەنجەیە بەوە دەناسرێتن کەسێکە بۆ هۆکاری ئەوەی کە کچە مۆدێلانی ڕۆژهەڵات و باشوور و ئەو شوێنانەی کە ڕوو لە هەولێر و کوردستانی باشوور دەکەن ئەوە هۆکاری سەرەکی ئەو شتانەیە کە ئەو کچە مۆدێلانە بە خەڵک بناسێنێ ئایا بەڕایت و ئەو کارانی سۆرانی مام ئیسماعیل کردیتی کارێکی جوان بووە یاخود کارێکی نەشاو و ناشرین بووە بۆمان لە کۆمنت بنووسە. زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینین و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلین میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.